من ناوم هەیە من ئەیوب عەلی خاوەنی کارگەی شیرینی ڕوئیا لەم کارگەیە ئێمە کە دەستمان بەم کارەکەمان کرد سەرەتا شتێکی سادە بوو بەڵام خۆشویستنی کارەکەمان و وای لەمە کرد کە ڕۆژ بە ڕۆژ ئیشەکەمان بەرەو پێش ببین و کارگەی ئێمە جیاوازیەکی باشی سەلمان جیاوازیەکی باشی دروست کرد لە کوردستان بۆ نمونە ئەو بەرهەمانەی کە لە کوردستان دروست نەدەکرا ئێمە هەوڵماندا ئەو بەرهەمانە لێرە دروست بکەین و زۆر بەشیان بە بەرهەمی خۆماڵی و سروشتی بۆ نمونە ئێمە ساڵی پار ئیبداعمان کرد پێشهەنگ بووی لەوەی کە چوکلێتمان دروست کرد بۆ جەژن بە میوەی سروشتی لە هەنجیر و قەیسی و تووی وشکراوە و مێوژی وشکراوە ئەو بەرهەمانەی لە کارگەی ئێمە بەرهەم دەهێنرێت زیاتر لە 400 جۆرن ئێمە هەستان بیرمان لەوە کردەوە کە بە ئاسانترین شێوە بە دەست خەڵک بگە هەستان بە پاکێتینگ یعنی هەموو ماوادەکانمان بەشێکمان کردە فەلی 5 کیلۆیی بەشێکمان کردە مارکێتینگ کە هەموومان بە شێوازی جوان پێچاوەتەوە و لە مارکێتەکان دامانناوە. ئێمە هەموو کات زانیتمان مەسەلەن کە باسی شیرینی لوقم دەکەن ڕێک کابرا فکری بۆ سەر لوقمەکەی سەعارەوانە دەچێت شڕوبیە و یان لوقمی بەجیزە بەڵام کارگەی ئێمە جیاوازیەکی زۆرمان دروست کردیە ئەوە لوقمی بە فستەقە ئەوە لوقمی بە قەزوانە ئەوەیان بە کەکەوە ئەوەیان بە جیز هیندیە ئەویان بە فستقێکە کە فستقی سنووبەری پێ دەڵێن ئەویان بە فستقێکە کە فستقی قەزوانی پێ دەڵێن ئەوە لە ئێران دێتن بۆمان تایبەتمەندی تایبەتی ئەویان بە گوڵە تێکەڵمان کردووە لەگەڵ گوڵ ئەویان بە کونافەیە ئەوە بە زەحفەرانە ئەوەش بە زریشکە بۆ کەسان عەزیزانێ لوقمی ترش بخۆن ئەمەیان لوقمی ترشە و چەندین زۆر لوقمی دیکەمان داناوە بۆیە دەڵێم ئەو لوقمانەی کە ئێمە باسییان دەکەین هەر هەمووی جیاوازی خۆیە. بەهۆی ڕەچاوکردنی باری دارایی خەڵکی کوردستان و لە کاتێکی ئێستا کە جێژنمان لە پێشە داشکانێکی تەواومان و گشت بەرهەمەکانمان کردیە لە سەرەزات و لە شیرینی ئەوەی کە لێرە دامانایە ئەو بەرهەمانە کە لێرە دەبینین هەمووی برژاندنی کارگەی خۆمانە بە شێوازێکی زۆر پاک و تەمیز لێرانە ئامادەی دەکەین و تێکەڵەی زۆر جوانمان ئامادەکردن جگە لەم بەرهەمانەی باسمان کرد ئێمە قەنادی و چەندین زۆر قەنادی و چەندین زۆر پاقلاوەمان بەرهەمهێناوە بۆ نمونە ئێستا قەنادی ئێرانی بەناوبانگە لای خۆمان ئێمە لەوەی مەوادەکە بە پاکترین شێوە بە جوانترین و بەتانترین شێوە دروستی بکەین هەستان وەستای ئێرانیمان هێنایە کە کوردی ڕۆژهەڵاتە مەسەلەن دەستاوی زۆر خۆشە جوانترین و بەتانترین قەنادی لێرانە بەرهەمدێنێ پاقلاوەش بە هەمان شێوە.
دوای ئەوەی لە کارگەی ڕۆیا بەرهەمەکانمان بە جوانترین شێوە بەرهەمێنا لە ژێر چاودێری تەندروستی لێرانە بە بازاڕی دەکەین وەکو شۆڕۆمێکی مفرەد و چیلۆکاری شەوانە خەڵکێکی زۆر سەردانمان دەکەن لەبەرەوە ئێمە شتێکی نوێمان داهێناوە لە میوەی سروشتی لە فەواکەی تایبەت چەندین زۆر چکلاتمان بەرهەم هێناوە ئەو چکلاتانە کە باسمان کرد هەندیر و قەیسی و مێوژ و توی و شکراوە زەنجەبیل و چەندین بابەتی تر ئەوەشیان ئەو بەرهەمەی کە باسمان کرد گەزۆیە ئەوەیان بێشەکرا خەڵکێکی زۆر خواستی لەسەرە جگەلەوەی کە لێرە بەرهەمەکانمان بە بازار دەکەین ئێمە بەرهەمەکانمان لە خواروی عێراق لە جنوب عامەتەن لەوێژ بە بازاری دەکەین و دوای ئەوەش بەرهەمەکان دەرێنە دەرەوەی وڵات لە ژێر چاودێری کوالێتی کۆنتترۆلی زۆری کەم کارگە هەیە بتوانێت مەوادی هەناردەی دەرەوەی وڵات بکەن لەبەر ئینجازە و لەبەر بوونی کوالێتی زۆری مەوادەکان بەڵام ئێمە توانیتمان بڕاندێکی شیرینی کوردی دروست بکەین و وە شانازیش پێ بکەین و بینێرینە دەرەوەی وڵاتیش. کەرتی تایبەت چەندی فراوان بکرێ خەڵکی کوردستان زۆر ئیسفادە دەکات بۆ نمونە لەو کارگەی من کە ئێستا کاری تێدا دەکەین زیاتر لە 120 عائیلە سوودمەندە لەم بەشەی تێدامە کۆمەڵە کەسانێک کاری لێ دەکەن لە بەشی جوملەمان کۆمەڵە کەسانێک کاری تێ دەکەن لە بەشی کارگە کۆمەڵە کەسانێک کاری تێ دەکەن ئەمە بژانەوەی کەرتی تایبەتە بۆیە داواکارم لە حکوومەت بەڕاستی هاوکاری کەرتی تایبەت بکە بە هەموو شێوازێک. بسم الله الرحمن الرحیم ئێمە کۆمەڵە ئافرەتێکن کەوا لێرەکانە دەرچی زانکۆ و پەیمانگاکانین سودمەند بوون لەو کارگەیە جیاوازی ئەو کارگەی لەوەیدایە کەوا ئێمە هەموو بەرهەمەکانمان بە میوەی سروشتی دروست دەکرێت لە بۆنە و لە بۆنەکاندا خاستن جێژنەکان تەڵەبی زیاتر خواستی زیاتر لەسەر بەرهەمەکانمان دروست دەبێت ئەوەش دەگەڕێتەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە ئەوەی کەوا زۆر بە پاک و تەمیزی ئیشەکانمان بەڕێدەکرێن هەمووی بە میوەی سروشتیە تایبەتمەندی ئیشەکەیمە لەوەیدایەکەوە هەمووی ئیشەکەمان بەدەستی دروست دەکرێت بۆ ئەم جێژنە زیاتر لە 100 جۆر چکولاتیمان بەرهەم هێناوە هەمووی بە میوەی سروشتی و بەتام و چێژی جیاواز و تایبەت زیاتر مێوش قەیسی هەنجیر ئەوانە بەرهەمی سروشتی خۆماڵینە گەزۆی سلێمانیمان هەیە کە زۆر بە تایبەتمەندی و بە خصوصیەوە دروست خواستی زۆریشی لەسەر بە خصوصی دروست دەکرێت.
شیرینی لقم کە ناوی دەینی زۆر کەس کە دەرێ لقم ڕێک ڕسمی سەعارەبانەکەی بەفکر دێتەوە کە لقمی شوڕبی لقمی بەگوێ زەکدان درراوە و بە هەر شێوازێک بێت ئێمە جیاوازی ئێمە چییە لێرانەکە کردیتمان لقممان دروست کردووە لەگەڵ قەزوان تێکەڵاومان کردووە لەگەڵ فستقی تایبەتی فستقی قەزوانی کە ئێرانیەوە تایبەتە تامی قەزوانی لێدێ بە هەمان شێوە ئەوەیان زۆرە فستقێکی دکەیە ئەوەیان فستقی سنۆبەری پێ دەڵێن باشە ئەوەیان لەگەڵ گوڵ لێکمانداوە ئەو لقمە جیاوازی ئەو لقمانە بزانە چەند چۆنە ئەوەیان لقمی بە کونافەیە لێکمانداوە ئەویان زەحفەرانە ئەو بابەشیان لقمی ترشە زریشتی پێوە زریشک جیاوازی ئێمە ئەوەیە کە چەندین زۆر مەسەرەن لقممان دروست کردووە بەرهەممان هێناوە بۆ مارکێتەکانیش بەو شێوازە پاکێتینگمان کردووە بۆی بە ئاسانترین شێوە بەدەستیان بگاتن ئەو بەرهەمەکانیشمان لێرانە هەمووی جۆرا و جۆرە. ئێمە لە کارگەی شیرینی ڕوئیا زیاتر لە 400 جۆرە بەرهەم دەینین لەم بەشەشیان لە کارگەکەمان چەند بەرهەمی جیاواز بەرهەم دەینین لۆ نمونە گەزۆوە نانەقەیسی سروشتیە هەروەها بەداملی و کونجیش کەوا چەند تام و چێژی تایبەتی خۆی هەیە و لە بۆن و ئاهەنگەکانیش زیاتر خواستی لەسرە لەبەر ئەوەی شتەکانمان زۆر بەتام و پاک و خاوێنیشن ئێمە لە کارگەی شیرین ڕوئیا زیاتر سەرنجی مشتریمان وا ڕاکێشایە بە ئەوەی کەوا بەرهەمەکانمان 100% خۆماڵین و هەروەها شتی سروشتی میوەی سروشتی لەگەڵی بەکاردێنین وا شتەکە لەژێر چاودێری تەندروستی زۆر بە پاک و خاوێنی بەرهەم دەێنرێ هەروەها بەرهەمەکانیشمان ئەوەی کەوا لە بۆ جێژن ئێستا بەرهەم دێنین سلوفان دەکرێت کە بز دەگرێت بە ئامێری تایبەت ئەو بەرهەمانش هەموویان زیاتر لەبەر ئەو مواسەفاتانەی کەوا هەیەی لە کارگەی شیرین ڕوئیا مشتری لەبەر هەندێک زیاتر سرنجی ڕاکێشراوە.
لە کارگەی ئێمە بەرهەمێکمان هەیە پێی دەڵێن گەزۆی سلێمانی وا باوە گەزۆی سلێمانی بۆ ناویان لێناوە ئەو بەرهەمەی لەبەر دەستمە ئەمەیان شۆکەیە لە گوندەکانی شارەزور و هەورامان دەباری لەگەڵ باران خوای گەورە ئەو بەرهەمەی لێوەندەر باراندووە و ناساندووە ئەمە هەروەک معلومە خوای گەورە لە ئاەتێک دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم وأنزلنا عليكم من والسلوى ئەوەیان منە ئەوە دەباری لەگەڵ باران خەڵکی ئەو گوندانێک کە بەردەستیان کۆی دەکەنەوە کە کۆیان کردەوە ئێمە لێیان دەکڕینەوە بە چەند تەریقەیەکی جیاواز دەیکەینە دۆشاو کە کردمانە دۆشاو گەزۆی لێ دروست دەکەین لەگەڵ سپێنەی هێلکە لەگەڵ هێل و فستق و کولوکۆزی غیزایی ئێمە لێکی دەین دەیکەینە چکولات بۆ جێژنەکان خواستێکی زۆر زۆری لەسرە و بۆ دەرەوەی وڵاتیش خەڵک زۆر تەڵەبیاتی ئەو بەرهەمەی لەسەر ئێمەیە ئێمە هەستان پاکێتی جوانمان دروست کردووە و لۆگۆی شاری سولێمانیمان لێ داوە لەبەر خۆشەویستی کوردستانی خۆمان لۆگۆی شاری سولێمانیمان لێ داوە و بەو شێوازەی ئەو بەرهەمان دەنێرینە دەرەوەی وڵات هێستاکە لە ئەوروپا خواستێکی زۆر زۆری لەسرە جگە لەوەی لە مێش ساڵە لە کوردستان و لە جنوبی عێراق ئەم بەرهەمە ساغ دەکرێتەوە ئەم بەرهەمەمان بۆیە لۆگۆی سولێمانیمان لێ داوە لەبەرەوەی منەکە باڵێن گەزوویەکە لەوێن دەردەباری لێرانە نییە لە هیچ شوێنێکیکە بەدەست ناکەوێت بەرهەمەکان کە بەگشتی ئێمە لۆگۆی قەڵاو بنارەمان لێ داوە ئەوەشان کە دەستە ئەوروپا وەکو شانازیەک و سەربەرزیەکە بۆ خەڵکی کوردستان کە بەرهەمەکانمان بە زمانی کوردی بە لۆگۆی کوردی بە لۆگۆی قەڵاو منارە دەچێتە دەرەوەی وڵاتیش.